سڵاو و ڕێزبێەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە شاری سنە، دەست بەسەرکردنی حەمید عەزیزی موعەلمی خەڵکی کامیاران، سەپاندنی سزای زیندان بەسەر حاجی بەرزە لە پیرانشار، کوژرانی دوو ژن لەلایەن پیاوێکەوە لە میاندواو، ژاراوی بوونی 44 خوێندکاری کچ لە شاری تاران، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەرانی بەلوچ لە سنووری میلەکی زابۆل و هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر کرێکارانی ناڕازی. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە شاری سنە، ڕۆژی هەینی 16 سەرماوەزی 1430 هەتاوی هەڵمەتی زاگرۆسانە لەلایەن کۆمەڵێک لە چالاکانی ژینگەی و خەڵکی شاری سنە بەڕێوەچوو. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە، ئەندامانی ڕێکخراوە ژینگەییەکان، چالاکانی مەدەنی و خەڵکی خۆبەخش لەو هەڵمەتەدا بەشدار بوون و لەلایەن منداڵان و ژنانەوە پێشوازی لێکراوە. چالاکانی شاری سنە بە چاندنی هەزاران دەنکی بەڕوو و نەمام لە دەوروبەری شاری سنە گرنگی پاراستنی ژینگەی کوردستانیان بۆ جەماوەری خەڵک دووپات کردەوە و داوایان کرد ڕێگە لە تاڵانکردنی سەرۆت و سامانی سروشتی کوردستان بگرن. دەست بەسەرکردنی حەمید عەزیزی موعەلمی خەڵکی کامیاران، ڕۆژی سێشەممە 13 سەرماوەزی 1430 هەتاوی حەمید عەزیزی موعەلمی گوندەکانی پاڵنگان و گازرخانی سەر بە شارستانی کامیاران پاش بانکران بۆ حراسەتی ئێدارەی ئاموزش و پەروەرشی ئەو شارە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە وتەی بنەماڵی عەزیزی بە دوواداچوونەکانیان بۆ بەدەستهێنانی زانیاری لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی حەمید بێ ئاکام بووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. حەمید عەزیزی دەرچووی بواری دکتۆرای زانیاری پەیوەندی و میدیاکان لە زانکۆی عەلامەی تەباتەبایی تارانە و پاش ڕەفاندن لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر حاجی بەرزە لە پیرانشار. حاجی بەرزە مامۆستای زمانی کوردی لە قوتابخانەی بەیان و برای باپیر بەرزە بەندکراوی سیاسی خەڵکی پیرانشار لەلایەن لەقی 102 دادگای تاوانەکانی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی محەممەدی بە 5 مانگ زیندان و پەرداختی 15 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کرا. ڕۆژی چوارشەممە 19 گوڵانی 1430 هەتاوی حاجی بەرزە بەبێ بەڵگەی قەزایی لە شوێنی کارەکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. ناوبراو برای باپیر بەرزە بەندکراوی سیاسی خەڵکی گوندی چیانەی سەربەشاری پیرانشارە کە ڕۆژی شەممە 23 بەفرانباری 1402 بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی بۆ زیندانی نەغەدا ڕاگوێزرا بوو. کوژرانی دوو ژن لەلایەن پیاوێکەوە لە میاندواو. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، پیاوێکی خەڵکی میاندوا و هاوژین و خوشکی هاوژینەکەی کوشتووە و لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. بە وتەی دادستانی میاندوا و بکوژ بە بیانووی کێشەی خێزانی چۆتە ماڵی خەزورانی و هاوژین و خوشکە هاوژینەکەی کوشتووە و کەسێکی دیکەی بریندار کردووە. بە وتەی پۆلیسی میاندوا و تاوانبار پاش کاتژمێرێک دەست بەسەر و ڕادەستی ناوەندە قەزایەکان کراوە. جێگای ئاماژەیە کە لەژێر سایە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ڕێژەی توندوتیژی خێزانی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و لە 6 مانگی ڕابردوودا چەندین ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە بیانووی کێشەی خێزانی کوژراون. ئازادی فەریدون سوڵتانی بە دانانی بارمتا لە زیندانی تیکاب. ڕۆژی چوارشەممە 14 سەرماوەزی 1430 هەتاوی فەریدون سوڵتانی هاوڵاتی دەستبەسەرکراوی خەڵکی تیکاب پاش 12 ڕۆژ بەندکران بە دانانی بارمتە و بە شێوەیە کاتی ئازاد و چوونە دەرەوەی لە تیکابی لێ قەدەغە کرا. بە وتەی چالاکانی مەدەنی هێشتا هۆکاری بەندکرانی ئەو شارومەندە ڕوون نییە و مەئمورانی ڕژیم لە کاتی ڕفاندنیدا دەستیان بەسەر مۆبایل و ئۆتۆمبیلەکەیدا گرتووە. ڕۆژی چوارشەممە پاش 12 ڕۆژ فەریدون سوڵتانی بە دانانی وەسیقەی 400 میلیۆن تمەنی
لە زیندان ئازاد کرا، بەڵام ناتوانێت لە شارستانی تیکاب دوور بکەوێتەوە. ژاراویبوونی 44 خوێندکاری کچ لە شاری تاران. بەیانی ڕۆژی هەینی 16 سەرماوەزی 1403 هەتاوی 44 خوێندکاری خابگای کچانەی وەلەنجەک لە شاری تاران بەهۆی بڵاوبوونەوەی گازی مونۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کران. بە وتەی ئۆرژانسی تاران، هۆکاری بڵاوبوونەوەی گازی مونۆکسیدی کەربۆن لە خابگای وەلەنجەک هێشتا ڕوون نییە، بەڵام خوێندکارانی ژاراوی بۆ نەخۆشخانەکانی تاڵەقانی، فیروزگەر، یاس، تەدریس و دکتۆر جەمشیدی گوازراونەتەوە و دۆخەی تەندروستیان جێگیرە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەرانی بەلووش لە سنووری میلەکی زابۆل. ڕۆژی پێنجشەممە 15 سەرماوەزی 1403 هەتاوی هێزەکانی مەرزبانی ڕژیم لە سنووری میلەکی زابۆل هێرشیان کردە سەر کۆڵبەرانی بەلووچ و چەند کەسیان دایە بەر لێدان. بەپێی راپۆرتی حاڵوەش، کۆمەڵێک کۆڵبەر لە پەیامەی مەرزی میلەک لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ئەشکەنجە و ئازار دراون. چالاکانی بەلووچ دەڵێن مەئموورێکی ڕژیم بە ناوی ئازەریان بێڕێزی زۆری بە کۆڵبەران کردووە و دەستی بەسەر بارەکانیاندا گرتووە. چوونە سەرەوەی ماوەی بەندکرانی عاتفە ڕەنگریز لە زیندانی دامەغان. حسەین تاج، پارێزەری دادگوستەری، لە پەیجی تایبەتی خۆیدا ڕایگەیان لەقی 102 دادگای گشتی و ئینقلابی دامەغان عاتفە ڕەنگریزی بە تۆمەتی بڵاوکردنی پروپاگەندە دژی نیزام بە 2 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کردووە. بە وتەی حسەین تاج، ماوەی بەندکرانی عاتفە ڕەنگریز بۆ 12 ساڵ زیادی کردووە. سەپاندنی سزای 2 ساڵ زیندان بەسەر ئەو بەندکراوە سیاسیە لە حاڵێکدایە کە ماوەیەک لەمەوبەر دەستگای قەزای ڕژیم ناوبراوی بە تۆمەتەکانی دروستکردنی گروپی تیلگرامی بە 7 ساڵ زیندان و بە تۆمەتی چالاکی تەبلیغ دژی نیزام بە 7 مانگ زیندانی تەعزیری و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کردبوو. عاتفە ڕەنگریز دەرچووی بواری کۆمەڵناسی و چالاکی مافی ژنانە کە لە مانگی خەرمانانی ساڵی 1402 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری دامەغان دەست بەسەر کرابوو. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر کرێکارانی ناڕازی. ڕۆژی هەینی 16 سەرماوەزی 1403 هەتاوی پۆلیسی تورکیا هێرشی کردە سەر ڕێپێوانی کرێکارانی ناڕازی لە نزیک ئانکارا و چەندین کەسی دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتەکان، کرێکارانی کارخانەی پۆلۆنج لە شاری ئانکارا بە بیانووی دامەزراندنی ڕێکخراوە سەربەخۆیی کرێکاری لەسەر کار دەرکراون و ماوەی 140 ڕۆژە دژ بە بڕیاری دەوڵەت خەبات دەکەن. ڕۆژی هەینی کرێکارانی بێکارکراوە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان بەرەو شاری ئانکارا بەڕێکەوتن، بەڵام هێزەکانی پلیس هێرشیان کردە سەریان و چەندین کەسیان دەست بەسەر کرد. دوایین هەواڵمان سەبارەتە بە گیانەدەستانی 30 فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزا. ڕۆژی هەینی 16 سەرماوەزی 1403 هەتاوی ئەرتەشی ئیسرائیل هێرشی کردە سەر نەخۆشخانەیە کە ماڵ عەدوان لە غەزە و 30 کەس لە ئەنجامی ئەو هێرشەدا گیانیان لەدەستا. بە وتەی وەزارەتی بێهداشتی غەزا، فڕۆکەکانی ئیسرائیل نەخۆشخانەیە کە ماڵ عەدوان و خانووەکانی دەوروبەریان کردووەتە ئامانج و بەو هۆیەوە 30 کەس گیانیان لەدەستاوە و دەیان فەلەستینی بریندار و پێویستیان بە یارمەتی پزیشکی هەیە. هەروەها فڕۆکەکانی ئیسرائیل هاوکات لەگەڵ پێشڕەویەکانی تەحریری شام بەرەو شاری حومس سنووری نێوان لوبنان و سوورێیان بە چڕی بردومان کردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.